یەکێک لە نووسەر و چیرۆک نووس و ڕۆمان نووس و وەرگێڕ و یەکێک لە قەڵەمە هەرە دیار و جوانەکانی نێو دنیای ئەدەبیاتی کوردی مامۆستا محەممەد فەریق حەسەنە. بێگومان بەڕێزیان جگای ئەوەی کە توانیویانە لە ماوەی مێژووی کارکردنی خۆیان و نووسینیانە چەندین کتێبی زۆر بە پێز و ناوازە پێشکەش بە کتێبخانەی کوردی بکەن، توانیویانە چەندین کتێبی زمانەکانی تریش بە تایبەتیش زمانی عەرەبی وەرگێڕە سەر زمانی کوردی و جارێکتر کتێبخانەی کوردی پێدەوڵەمەند بکەنەوە. جگای لەوەی کە بێگومان مامۆستا محەممەد فەریق حەسەن مێژوویەکی جێرینیان هەیە لەگەڵ نووسینی چیرۆک بۆ دراما و هەروەها بۆ سینەمای کوردی. ئەگەر بڵین یەکەم دراما کە لە شاشەی کوردیەوە بینرا لە ساڵی 1993 درامای بازنەی تەنیاییە لە نووسینی بەڕێزیان بووە. هەر یەک لێمە یەکێک لەو فیلمانی کە بێگومان چەندینەوە بینیوێتی و ئاشنایی لەگەڵی هەیە و یادگاری لەگەڵ هەیە، ئەویش نێرگەزبووکی کوردستانە کە بە هەمان شێوە بێگومان لە نووسینی ئەم قەڵەمە جوانەیە. بەڕێز محەممەد فەریق حەسەنم ئێوارەیە میوانی کورسات مەگەزینە. مامۆستایان زۆر بەخێربێی سڵاو زۆر سپاس بۆ تۆ. کۆمەڵێک لەو با بڵێم دراما و فیلمانەی کە خەڵکانێکی زۆر هەن ئێستا لەوانەیە بینەری ئێمە بن یادگاریان لەگەڵ ئەم ناوانەی کە من ئێستا بیرم هێنانەوە هەبێت، بەڵام بزانم کە بێگومان نووسینەکەی لایەن بەڕێستەوەیە. پێم خۆشە بزانم کە لە ساڵی چەنەوە چیرۆکە نووسید یاخۆت دەستی کرد بە نووسین؟ یەکەم چیرۆکی من کە نووسی بێتم ئەگەڕێتەوە بۆ زیاتر لە نیو سەدە لەمەوبەر. ئەویش ناوی خاڵەشا سواری قارەمانە. ئەجا خاڵەشا سوار باسی پێشمەرگەی ئەو سەردەماکە خەڵک کە چیرۆگە نووسێ یەکەم بەرهەمی زۆر جار بینیومە لە پۆستەی خوێنەرە ناوەڵامیانایەوە، بەڵام ئەو چیرۆکەی من لە گۆڤاری برایەتیە ساڵی 1970 بەڵاو بوو بە چیرۆکی ژمارە، یعنی گرنگترین چیرۆکی ئەو ژمارەیە، ناوی خاڵەشا سواری قارەمانە. وعدوا بوو بخرێتە پرۆگرامی خوێندنەوە، بەڵام لە دوایی بخرێتە پرۆگرامی خوێندنەوە بۆ دواناوەندی و ناوەندیەکان، بەڵام بە دوایە شەڕ بۆ لەگەڵ باسایەتر ئەو پێش ئەو هێنش ئەو شتەش سەری نەگرت. باشە مامۆستا، هەر لە دەست پێکەوە چیرۆکت نووسی، یعنی واتە یەکەم نووسینی تۆ بە چیرۆک دەستە پێکرد یاخۆت جارجارە زۆر جارهەیە نووسەران شیعرێکیش ئەنووسن ئەو بیر و هزرەی کە خۆیان هەیەە ئەیخەنە سەر پەڕەیەک بیریان نەچێتەوە؟ ئەوەی تۆ ئێڵێ زۆربەی نووسەرەکانی دنیاوان بە شیعر دەست پێکەن. منیش هەنێ شیعری هەلەق و مەلەقم نووسیوە، بەڵام هیچ بڕوام پێی نییە کە ئەوە شیعر بن. لە سەرەتاوە هەندێک شیعرم نووسیوە، بەڵام ئەوەی گرنگ بێ کە شیعر بێ بەلای منەوە درامایەکەم نووسیوە، درامایەکی شیعریە. دراما شیعریەکە ناوی بەلەمی ئەفسونە، ناوی هینە، ناوی ناوەکەی بابێتەوە بیرم، درامایەکە هەر هەمووی شیعرە لەسەرەوە بۆ خوارەوە، یعنی درامای شیعریە. ئەو دراما شیعریە زۆرترین جاریش خراوەتە سەر شانەوە، هیچ شانۆگەریکی کوردینی ئەوەندە جاری ئەحمەد سالار دەریهێناوە، جارێ ئاراز دەریهێناوە، جارێک لە هەولێر، جارێک حتا جارێک لە کوێتەی پاکستان لەوێ دەرهێنراوە، کە حتا کراوە بە عەرەبی و لە ئەکادیمی فنونی بەغا، جارێک عوسمان فارس دەریهێناوە. کەواتە یەکەم هەر ئەو درامایشم نووسیوە، ئەو شانۆگەریەشم نووسیوە، ئەو شانۆگەریە شیعریە. بێگومان بابەتەکان لە بواری نووسینە بۆ تۆ زۆرن، ئەبێ جایکەمەوە لەگەڵ تەمامەسا. ئەگەر لە چیرۆکەوە دەست پێ بکەم، چیرۆک بێگومان ئەزمونێکی زۆرت هەیە لەگەڵ یا بە خۆشحالیەوە چیرۆک بۆ گەورە و چیرۆک بۆ مناڵانیش. پێم خۆشە بزانم کە چیرۆکەکانی مامۆستا محەممەد با بڵێم سەرچاوەکەیان لە کێوە دەستی پێکرد؟ بەشێکی کاردانەوەی ژیانی مناڵی و ژیانی گەنجێتی و لاوێتی خۆتن، یاخود هەمویان بیر و هزری خۆتن و کارکتەرەکان خۆت دروستیانەکەی، چیرۆکەکان خۆت دروستیان ئەکەیت و ئەگەڕێیتەوە ئێمەش ئەیخوێنینەوە؟ وەجا من بە پیشە مامۆستا بووم، بە زۆربەی زۆر دێهاتی ناوچەی سلێمانی خۆمانم دیوەتیا ماوەمەتەوە، هەروەها لە دەشتی هەولێر لە دوو دێی زۆر جوان ماوەمەتەوە. بەردەوام گوێم گرتووە لە
کێشەی خەڵک کێشەیەکی هەیە کێشەی چینایەتی کێشەی نەتەوەیەتی هەروەها بە مناڵیش کە من لە قەراغ بووم ماڵی ئێمە مەکۆی زمانی خۆمان بوو کە هاتن بۆ قەراغ لەوێ نە هین هەیە نە بڵین ئوتێل هەیە نە مۆتێل هەیە هەرە بۆیە هات نایەتە ماڵی ئێمەی خانەخوێ هەرچی کێشەکانیان هەبوویان هێنایە ئەوێ جاری وا بوو شکات و شکاتکاری بوو لە ناحێ جاری وا بوو بۆ تەسوێ ئاهاتن زەوی جاری وا بوو ناوهاتنەوەی سەربازی منیش بەردەوام جۆگرێکی زۆر باش بووم لە کەواتە سەرچاوەکەی ئەو کێشانەیە کە لە ناو کۆمەڵگەی ئێمە هەیە هەڵبەت هەر تەنها ئەوە کافینیە ئەبێ نووسەر خەیاڵێکی فراوانی هەبێ حتا هەندێک جار لە خەیاڵی تێپەڕێنە بیکا بە بگاتە فەنتاسیە بیریش نەچێ بتێ و نەتەوێت چیرۆک نووس بەشێ لە ژیانی خۆی بەشێ لەوانەی کە بینیوێتی ئەچێتە ناو چیرۆکەکانیەوە ڕاستەو خۆ بێ یان ناڕاستەو خۆ بێ ئەچێتە ناو هینەوە ئەچێتە ناو چیرۆکەکانی خۆیەوە کەواتە لە ئەزبوونی خۆم و لە کێشەکانی ناو کۆمەڵ بیریشی بێ کە ئێمە لە کۆمەلگایەکە ژین بەردەوام ئەجوڵەیە کێشەی ئەمڕۆ کێشەی دوێنێ کۆنەکە کێشەی سبینەیە ئەوەی ئەمڕۆ کۆنەکە وەک کۆمەڵگەیەکی ئەوروپایی نییە وەستا بێ و وەک ئاوی من کۆمەڵگەیە کە بەردەوام کێشەی هەیە هێستا لەم ماوەیە کێشەی دۆلار و دینارەیە دوای هەفتەیەکی تر کێشەیەکی ترێ کەواتە کێشە ئەوەمە زۆرە بۆ ئەوەی ئێمەمانان بی قۆزینەوە و بیکەین بە مەسلەی بیکەین بە تیمەی چیرۆک کام چیرۆکە هەیە تاوەکو ئێستا هەمیشە لە خەیاڵی خۆتایە هیچ کام لە وشەکانیشت بیر نەچێتەوە وەڵای چیرۆک وەکو شیعر نییە لە بیری نەچێتەوە هەموو چیرۆکەکانی بەڵام هەندێک چیرۆکەن بڵێن بۆ نمونە هەندێک چیرۆکەن کاریگەری لەسەر نووسەر زۆر بەجێ کاریگەری لەسەر خەڵکەیە چیرۆکێکمەیە ناوی دووربینە لە ئەوروپاش هەچ کەسێ لە دووریشەوە تەلەفۆنم بۆەکە ئەڵێ من چیرۆکی دووربینم خوێنێتەوە قاو غەشقاتە ئەڵێ من قاو غەشقارتەم خوێنێتەوە ئەمەی ساڵانی هەفتاکان و هەشتاکانە تۆزێ جورئەتی تیا بۆ لەو زەمانە بڵاوم کردوێتەوە باسی مقاومەتەکە بەڵام ئازایەتەکە هی یەکێتی نووسەران و نووسەری کورد و ئەو ستافە بەڕێزی نووسەری کورد بوون لە جەنابی دکتۆرای زەدیون و جەنابی محەممەدی مەلاکەریمەوان بڵاویانە کردەوە کەواتە چیرۆکی دووربین چیرۆکی تارماییەکان چیرۆکی جیهانێکی تایبەتی چیرۆکی قاوغەشقارتە هەروەها ملوانکەی ستیل بەم دواییە ملوانکەی ستیل چیرۆکێکە زۆر باسەکرێن و بووشە بۆ بە فارسی لە فارسیەوە بۆ بە فیلم بەشێکی بۆ فیلم فیلمەکە خەڵاتی یەکەمی وەرگرتووە لە کلکەتە خەڵاتی کورتە فیلم لە وڵاتی لە کلکەتای وڵاتی هندستان دەستاش بێجگەلەوە کە یەکەم دراما لەسەر شاشەی تەلەڤیزیۆنی کوردیەوە کە بێگومان بینەری بووین ئەویش درامای بازنەی تەنیاییە ئەم درامایە چۆن نووسرا دواتر کرا بە بڵین درامایە خۆت تو خۆت نووسی بوو تو پێشنیارە کرد کە بیکەن بکرێت بەکارێکی تەلەڤیزیۆنی ئەو درامایە هەندێک لە برادەرانی ئەکتەرەکانی هەموو برادری یەکین ئەوان تەکلیفیان لێ کردم وتیان تۆ چیت هەیە ئەتوانی درامایەکمان بۆ بنووسی مامۆستاش بەس پشووی سەری ساڵی هەیە هەموو پشووی سەری ساڵەکە خەریکی نووسینی ئەوە بووم سەرەتا ویستیان بیکەن بە فیلم لە دوایە نەبوو بە فیلم ئیتر تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ناوی بازنەی تەنیایی ئەوان کردان بە دراماکە هەڵبەتە چیرۆک و سیناریۆ و لەگەڵ حیوار و هەموو شتێ خۆم نووسیەوە جا من ئەو سیناریۆ ڕەنگە بڵێ تۆ هەرقەچێ بەسەر سیناریۆ سیناریۆ تەبان کارێکی قورسە و ئەبێ لە جا ئەو سەردەمەش بەڕاستی من هەر لە مناڵیەوە حەزم زۆر لە سینەما بووە هیچ فیلمێکی باش نەبووە بیپەڕێنم هیچ کتێبێکیش نەبووە لەسەر سینەما نووسرابێ بە عەرەبی من نەبخێن بە تۆ ژمارەیان زۆر نەبووە ڕەنگە هەمووی 20 کتێبێ بووە حتا سیناریۆ نووسراوە کە سیناریۆ بۆ خوێندنەوە نییە بۆ ئەوەیە بخرێتە سەر شاشە من سیناریۆی بۆ بنەوەی سیناریۆی فیلمی تۆم جۆنس بوو بە عەرەبی من سیناریۆکانیشمە خوێنەوە سیناریۆی فیلمی قادسیە ئەوەم خوێنێتەوە بۆ نمونە جا لەبەر ئەوە شارەزاییەکەم لە جۆر بنیاتنانی لەختە و زاویەی کامێرا و نازانم ئیتر ناوی ئەنواعی لەختەکان چۆن ئەنووسێ پان و تێڵت و شاری و پانی خێرا و بازان چوزام لەختەی ئەمریکی و کلۆز و ئەکلۆزە
ئەوە هەموو شارەزایەکی زۆر تەواوم لێ تیاپیا کرد و ئەوان بەستەنها سینناریۆکەی منیان وەکو خۆی جێبەجێ کرد ئیتر بوو بەو درامایە. بەڵێ دەستخۆش نێرگس بووکی کوردستان وە بزانم نێرگس بوو زۆری نەمان بینیومانە بەڵێ بێگومان یەکێکە لەو کارە هەرە تایبەتانەی کە لەگەڵ نووسینەکە ینی لەگەڵ باسکردنەکەیە هەمیشە ئاماژە بۆ کرێکە هەم چیرۆکێکی زۆر جوان هەم کارێکی زۆر باشە چەنەکارەکە زۆر زۆر دێرینە لەوانەیە زۆر کاتە بە مۆمستا ئێمە کە سەیری ئەو دراما کۆنانەیە خۆدە و فیلمە کۆنانە بکەینەوە بڵین وێنەگرتن باش نییە دەنگ باش نییە بەڵام بۆ کاتی خۆی ئەم کارانش پێویست بوون و کۆمەڵە کاری زۆر زۆر جوان و تایبەتیشن چۆن ئەم چیرۆکە نووسرا چۆن ئەمە بوو بە فیلم ئەمە بیرۆکەکەی حاجمەکیە پێم بیرۆکەی لە چوار لاپەڕا بوو لاپەڕەی دەفتەری دەریانە بۆ تیان نووسی بوو منیش کردم بە چیرۆکێک دوای ئەو تیان سیناری بۆ منسە سینارەکەشم بۆ نووسی و دایلۆگ و هەموو شتێک ئەو هەتا ئێستش من و پێم وایە کامێرای سینەمایی لە کوردستانە نییە بەڵام ئەو بە کامێرای سینەما نووسراوە ڕوویانەگیرەوە کامێراکە ناوی ئاری فلێکس BL2 بوو کامێرایەکی یابانی ڕۆژی بە 300 دینار گرتیان بکرێت 300 دینار زۆرەی ئەو سەردەما بە تەواوی عاکیسەکانی و هەموو ئەسبابەکانی تری کە لەگەڵیا بوون. ئیتر دەرهێنەرەکەشی جعفەر عەلیە کە خۆی سینەمای لە ئەمریکا خوێنووە باشترین ئەکتەری کورد لێرە لە هەولێر لە دهۆک لە وەکو شتێک هەموو کوردستان تیا بەشدار بوو ئەوان هەمویان تیا بەشدار بوون لەو فیلماوە تۆ باسی ئەوە کرد کە دەنگ و ڕەنگ و هەموو شتێک تەواو پێرفێکتە من پێم وایە تا ئێستش فیلمێکی وا نەهاتۆتە نەهاتۆتە بەرهەم لە ناوچەکەی ئێمە چونکە هەر هیچ نەبێ ئەو بە کامێرایەکی یابانی وەکو ئەرزم کردی ئاری فلێکس BL2 ئەوی لە کامێرا بزانێ ئەوە باشترین و ڕاقیترین کامێرای ئەو سەردەمە بوو یعنی پرۆژکتەری وای لێبوو لە بێتواتە و سەرشکەفتان و لەوێ ڕسمەکانە گیرە چونکە کوردستان ئەو کاتە هەمووی وێران کرابوو چەندەیەمە شاخی لە دوورەوە لە دووری 3 کیلۆمەتر ئەو شاخی ڕووناگە کردەوە بۆ ئەوەی بەجوانی ڕسمەکان بگیرە. بگومان لە هەر بابەتێک کە باسێکەم لە بواری نووسینە بەڕێستان بگومان کارێکتان هەیە مامۆستاگیان پێم خۆشە بە کورسی باسێکیش لە کاری وەرگێڕان بکەم بزانم لەگەڵ ئەوەی کە قەڵەمەکەی خۆ زۆر تایبەتە خاوەنی دایان کتێبی جوانی لە نێو کتێبخانەی کوردیا چۆن بکاری وەرگێڕانیشت بۆ بەشێک لە کتێبەکان بەتایبەت بە زمانی عەرەبی کرد بۆ زمانی کوردی ئایا لە کاتێکا بوو کە کتێبخانەی کوردی پێویستی بەم جۆرە کتێبانە بوو یاخود نووسەران نیان ئەتوانیم جۆرە کتێبانە بنووسیا خود ئێمە گرنگە بۆ ئێمەش کە ئاشنابین بە بەشێک لە کللتوری وڵاتانی دەوروبەر بزانین کە لە وڵاتانەش چی ئەگوزارێت لە نێو ئەدەبیاتی ئەوانە ئەمە لەڕێی بەشێک لە وەرگێڕەکانەوە پێوی ئاشنابین. ڕاستە فەرمووی ڕاستەکەی من کۆمەڵێک شانۆگەری وەرگێڕە دەقی شانۆیی ئەویش لەسەر داوای ئەکتەرەکەمە کۆمەڵی ئەکتەر و کۆمەڵێ نووسەر بووین ئێمە زۆر نزیک بووین لەیەکەوە لە سەردەمی باسا زۆر نزیک بووین لەیەکەوە هەمووش ئەوانە کە خەڵکی نیشتیمان پەروەەر بوو ئێمە ئەو درامایانە من هەڵا بژات کە دۆستایەتی یان نزیکە لە دۆخی میلەتی کوردەوە دوژمنی گەل بۆ نمونە دوژمنی گەل یەکێکە لە دراما هەرە بەناوبانگ یانەکە تۆ ناوی دا شانۆگەری بەناوبانگ بژمێری لە دنیایەکی چیان ئەوە لە دوای شەکسپیر هێنریک ئیبسنە کە زۆر مەشهور بوو شانۆگەری ئەستان گۆڕیوە لە بنەڕەتەوە گۆڕیوەتی ئەو درامایش و درامایەکی وەکو مقاومەت وایە لەو سەردەمی باسا کە ئێمە پیشانمانە خەڵکێکی زۆر ئاهاتن 2-3 هەفتە ئیشێک 3 هەفتە زیاتر حتا ئەگێتەوە بیرم کە نرخی بلیتی چوونە ژوورەوەی سینەما 9 دینار بوو لە دوژمنی گەلەوە بوو بە 1 دینار جارێکیان چوون بۆ بینینی لە کۆمەڵی هوەر جوانەکان هەر لە شوێنەکەی ئێستای بوو لەوێ پیشانەرە سیرەکەم 2 ڕیز خەڵک دانیشتون تەمەنیان هەیە و سەریان سپێوکو من پرسیم وتم ئەمانە چیان من هینی وام نەدیوە جمهوری وتیان وەڵاوە هەموو کۆمەڵە و دیموکراتن لە یەکی چیان لە دوای کە عەرزەکە تەوا بوو لێم پرسی ڕات چۆنە لەسەر
ئەم دوژمنی گەلە چۆن پێشکەشکرا وتی بەڕاستی من ئەمەم لە تاران بینیوە لێرەش بینیومە من بەلامەوە ئەم دقەی ئێرە جوانتر تەمسیل کراوە تاکو دقەکەی تاران تەمان ئازایەتێکە هیچ کەمالی ڕەوفەنجیری دەرهێنەر و ئەحمەد سالار و بەدیعەخان و تر هەموو ئەکتەرە چاکەکان ئەجا لە درامای مناڵانی شەهر ئەوانەمان تەرجمە ئەوانم وەرەجێڕە کە بۆنی مقاومەتی لێ بۆ ئەوی مناڵ فێری مقاومەت و بەرگری بکەیت و نەڕووکە وەک مەلی ئاوات وەک بەلەمی ئەفسوناوی وەک ئەو دوانە هی مناڵانە گەشتەکەی حەسەن ئەویان هی مناڵان نییە. باشە بێگومان مامۆستا محەممەد هەرچەند لە بابەتەکانی ئەدەبیات تا قوڵ ببمەوە چەندین بابەتی تر بێگومان خۆیانەکە نێو گفتوگۆکانمانەوە بەڵام کۆلاری ڕەنگا و ڕەنگێکێکی چرا لەو کتێبانەی کە لە ئێستا بەردەستە کۆمەڵێک دیارە چیرۆکە بۆ مناڵان مامۆستا ئەم چیرۆکانە باز لە چێکەن چیرۆکەکانی ئەم سەردەما بۆ مناڵانی ئێستا جیاوازن لە چیرۆکی ساڵی 1970 کە دەکەم ئەوە چیرۆکی مناڵانیە بەس ناوەکەی لە ناوی چیرۆکی مناڵانە ئەوە دەیەم کۆمەڵە چیرۆکی منە یعنی پێشتر نۆ کۆمەڵە چیرۆکی تریوان نووسیوە باشە هەرچەنە ژمارە لە ئەدەبە ژمارە گرنگ نییە چەندێتی چۆنێتی گرنگە بەڵام وەکو ژمارەش من زۆرترین چیرۆکم نووسیوە تا ئێستا لە مێژووی ئەدەبی هی کوردی خۆمانە. ئەمە هەشت چیرۆکیان هەشت دانە چیرۆکیان باسی کارەساتی یەزیدیەکانەکات ئەو ئەنفالی یەزیدیەکان کە لە 3 ئابی 2014 دەست پێەکە من هەستم کرد کە ئەوە مەسئولیتێکی گەورەیە لە سەرشانم وەک چۆن بۆ ئەنفالی ترم نووسیوە و چۆن ئەدەبی مقاومەتم نووسیوە لە کاتی زمانی باسا و دوای باسیش ڕۆمانم نووسیوە باسی ئەنفالەکە بەلامەوە حەیف بوو کە من لەم سەردەما ئەژیم و باسی کارەساتی بەکەنی زەکردنی هەزاران کچی جوانی یەزیدی کوشتنی هەزاران گەنجی یەزیدی ئەسڵەن ناوچەی ئێزید خان یعنی ناوچەی یەزیدیەکان هەر هەمووی گۆڕی کۆمەڵە لەبەرەوە هەشت چیرۆکیان تازن زۆر تازن و باسی ئەو کچە جوانە و ئازایانەی ئێزیدیەکانەکە مامۆستا هەر ئەم چیرۆکانە کە تۆ نووسیوتن لەو دیمەنانەی کە تۆ لە ڕێی شاشەکان و لە ڕێی سۆشیال میدیاوە بینیتن ئەم چیرۆکانت نووسی یاخود بەشێک لە چیرۆکەکانی ناو ئەم کتێبە واقعین و ڕاستی بۆ ئەوەی ئەو چیرۆکانە بنووسم تو خۆتەزانی ناوچەی ئێزید خان یەزیدیەکان لە ئێمەوە دوورن هەرچی مێژووی یەزیدی هەیە ئێزیدی نەک یەزیدی هەڵەیە ئێزیدی هەیە هەمووی خوێنەوە هەردوو کتێبە پیرۆزەکەیان مەسحەفە ڕەش لەگەڵ جیلووە خوێنمەوە اینجا زۆر کتێب هەیە باسی بەسەرهاتەکانیانەکە کتێبی وایان هەیە 500 پەڕەیە اینجا جۆم لە دەیان بەرنامە گرتۆ کە چۆن ئەنفال کران اینجا ڕۆژنامەی باسە بوو بە زنجیرە بەڵای هەموو ژمارەیەک باسێکی تیا بوو هەموو ئەوانم خوێنێتەوە اینجا دوای ئەوە بەس ئەمویست بچمە ئەوێ جۆغرافیەکەش ببینم بەڵام نەمتوانی لەبەر ئەوەی شەڕی تایە ناوچەکە دابش کراوە بەسەر کۆمەڵێک گروپ وەرگروپێک و هەر ناوچێک و دەست گروپێکوێ لەبەر ئەوە شارەزویەکی وان پێیا کردووە حتا ئێستا هەندێک لە مەسحەفە ڕەش و گاتە بۆ نمونە مەسحەفە ڕەش وا دەست پێەکە مەسحەفە ڕەش کتێبی پیرۆزی ئێزیدیەکانە ئەڵێ خواوەند لە ڕاز و پەنهانی خۆی مروارەیەکی دروست کرد مروارەیەکی گەودەی دروست کرد دوای ئەوە باڵندەیەکی دروست کرد ناوی ئەنفەر بوو 40,000 ساڵ ئەم مراوی و ئەم مروارەیە لەسەر باڵی ئەم لەسەر پشتی ئەم باڵندەیە بوو اینجا خوا ئەمری پێکرد بفڕێ کە فڕی دەریا دروست بوو جا تۆ سەیری ئەوانەی کەوە هێنە ئێزیدیەکان ئەچەوسیان و درۆکن لەگەڵیان ئەڵێن شەیتان پەرستن لە ڕاستیە بە خودا دەست پێەکە کتێبەکە ئەڵێ خودا لە ڕاز و پەنهانی خۆی مرواریی دروست کرد جا ینی مەبەستم ئەوەیە ئەوەندەم خوێنەوە لە سەریان دوایە ئەو چیرۆکانی کە لە سەریان نووس ئەو چیرۆکانی خۆیان نووسیوانە ئەو کچە بەڕێزەی کە نۆبڵی وەرگر ئەلفەتات الئەخیرە ینی دوا کچ ئەوەی ئەویشم خوێنەوە بەسەرهاتی هەمویان
یعنی ئەوە نییە لە خۆمەوە نووسیبێتم و چیرۆکی مناڵان دنیایەکی تایبەتە، وایە قەڵەمێکی تایبەتی ئەوێت، کاتی زۆر تایبەتری ئەوێت، وشەی زۆر سادەتری ئەوێت لە گەورەکان، دنیابینین یەکی جیاوازتریەوە. مامۆستا لە دەستپێکی نووسینی تۆوە کار چۆن لەگە بۆ مناڵان کردووە؟ ئەو چیرۆکانەی کە تۆ ئایان نووسیت ئەکرێ بشنە سەر تەختەیەکی شانۆ بۆ مناڵان، ئەکرێ مناڵان دنیا دیدێکی جیاوازتریان هەبێت لە ڕێگەی خوێندنەوەی بڵین چیرۆکەکانی تۆ؟ ڕاستەکەی چیرۆک نووسین بۆ یەکێکی وەکو من بۆ هەر هەموو گەورەیە زەحمەتە. بۆچی زەحمەتە؟ چونکە بڵێن من تەمەنم لە 70 تێبڕ ئەوێت چەند ساڵ ئەوێت 56 ساڵ بیتە خوارەوە. ڕاستە. بۆ ئەوی بچیتە خەیاڵ و کێشەکانی مناڵێکەوە خولیاکانی مناڵێکەوە کە خولیای مناڵی ئێستا گەلێ جیاوازە لە خولیای مناڵی من. ئێستا ئەوسا نە نینتیندۆ هەبوو، نە تەلەڤیزیۆنی مناڵان هەبوو، نە ئایپاد و ئایفۆن هەبوو، نە شانۆی مناڵان هەبوو. ئێستا مناڵ یاری بە کۆمپیوتەرەکە لە باوکی باشتری ئەزانێ یاری بەیشی زۆر زەحمەتە نووسینی. بەڵام من هەوڵمەوە ئەوەی ڕەنگە بێتە هۆی سەرکەوتنی ئێمەمانان لە چیرۆکی مناڵانە نیمچە سەرکەوتنی ئەوەیە کە من خۆم مامۆستا بووم لە نزیکەوە بە 10 ساڵ کۆنتاکتم لەگەڵ مناڵە هەبووە، پرسیارم لێ کردوون و لە خۆزگەکانیان و لە ئاواتەکانیان، بەڵام هێشتا لەو چیرۆکانەی کە نووسیم و بۆ مناڵان نووسراوە دوای ئەوەی کە چوومەتە ئەوروپا و بە سەدان چیرۆکی مناڵانم مەخۆنەوە هێشتا لەوانەی خۆم هیچ ڕازی نیم ئەوەش بزانە. تو بەڵام باسی ئەوە کرد کە ئایا ئەتوانرێ بکرێ بە شانۆ؟ بەڵێ هەموو تقریبن هەموو چیرۆکێک ئەکرێ بە شانۆی، ئەکرێ بە درامایەکی کورد. بیلموناسەبە ئەو چیرۆکانەی کە من نووسی و من ئەکرێن بە درامای کورد، ئەکرێن بە شانۆی کورد. زۆریش لەوانەیە من کراون بە کراوە بە درامایەکی کورتی 5-6 دقەی و 10 دقەی بە تایبەتی ئەو کۆمەڵە چیرۆکی سێبەری ئەسپەرشێ بەشی زۆریان کران بە درامای تەلەڤیزیۆنی. باشە مامۆستا نوێترین کتێبی تۆ تایبەتمەندی تاکی کورتە کە ئەمە چاپی دووەمێتی، چاپی یەکەمی ماشەڵڵا زۆر بەخێرایی لە نێو کتێبخانەکانەمە. ئەم کتێبە بۆ گرنگ بوو یاخود بڵێم ئێستاش بۆچی گرنگە کە تاکی کورد ئەم کتێبە بخوێنێتەوە؟ وەڵایی بۆ ئەوە گرنگە. من هەڵبەتە وەکو پێشترش وتم من لە ناو خەڵکی خۆمانە لە ناو دێهاتەکانە زۆر ژێوەم، زۆر جۆم لێگرتوون وتمە بزانم ئەڵێن چی و جۆم لە وشەکانیان گرتو، زۆر وشە بەکارێنم ئەسڵەن ئێستا بێ بنووسم ئەم وشەیەمانای چییە کە لەوانم وەگرتو. ئەنجا چوومەتە ئەوروپاش لەگەڵ زۆر خەڵکی زۆر میلەتی ترم بیبینەوە بە تایبەتی ئەو کاتەی فێری زمانەبی جارێ لە مامۆستای زمانەکە پرسی لەوێ چەند خەڵکی چەند نەشناڵەتی ئەوان پێڵێن نەشناڵەتی لەم مەکتەبایە وتیان 50 بۆ 60 ناشناڵەتی تایە. من لەگەڵانە چوو بۆ سەیران خواردومەتەوە دەرسم خوێنەوە هەستم کردووە مرۆڤی کورد زۆر جیاوازە لە مرۆڤی هەموو دنیا. من لێشا باسم کردووە ئێمە هەمومان لایەنە ئیجابیەکانی تاکی کوردەزانین، نان بدرێ فرای خەڵگەکەوێ قارەمانە سوار چاکە ئەوانە. من ئەوانم باز نەکردووە هەمووی زانین. ڕاستە. من لایەنە نەرێنیەکانم باس کردووە بۆچی لایەنە نەرێنیەکان لە 100 لاوە زیاتر باسی لایەنە نەرێنیەکانم کردو بۆ ئەوەی سبەینێ ئەوانەی کە اختصاسیان ئەو شتەیە هەوڵ بن ئەو لایەنە نەرێنیانە لە ناو تاچی کووردا بسرنەوە، هەوڵ بن لە باخچەی مناڵانەوە لە قوتابخانەوە فێریان کەن ئەو لایەنە نەرێنیانە نەمێنێ. کوردیش تاکی کوردیش بێ بە تاکێکی بڕوا بەخۆبووی وەک ئینگلیز، وەک سویدی، وەک کەنەدی، وەک تاکێکی ئیسرائیلی ئەوە خوێنەوار بن بڕوایان بە خۆیان هەبێ. بەڵێ مامۆستاگیان زۆر خۆشحاڵ بووم لەم بەشێک پرۆگرام لەگەڵمان بوویت، گفتوگۆمان کرد لەگەڵ لەسەر بەشێک لە نووسینەکانی بەڕێزت بەو هیوایم کە هەمیشە قەڵەمەکە دراوشاوە بێت لە نێو دنیای ئەدەبیاتی کوردیە و هەمیشە نووسینی بەپێز و جوانتر پێشکەش بە خوێنەرانی خۆت بکەیت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ شاشە جوانە بۆ ئێوە بۆ کوڕوکچە جوانانە، سپاس بۆ ئێوە مەمنونم. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بۆ مامۆستا محەممەد فەریق حەسەن نووسەر و وەرگێڕ و چیرۆک نووس و ڕۆمان نووس کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵمان بووی. دووبارە بەخێر بێ مامۆستاگیان. سپاس.